سلااوان لەبێ بنەرانی زاری کرمانجیێم کاتتان باش وادارم تەندروستێکی باشتان هەبێت لەش ساغ بن بە یارمەتی هاوکارانم پرۆگرامێکی نوێی سازیتان پێشکەش دەکەین. پیێرانی خۆشەویست سانتەری ڕۆشنبیری سۆران بە سانتەری داگ دەدەندرێت لە ئیدارەی سەربەخۆی سۆران چونکە نۆبەرەی سانتەرەکان بووە کە لە شاری سۆران دامەزراوە. ئەم سانتەرە توانیوێتی چەندین کەسی بەتوانە پێ بگەێنێت کە ئێستا لە پێگەی زۆر جیاوازدا ڕۆڵی گرنگیان هەبووە. ئەمڕۆ لەسەر سانتەری ڕۆشنبیری سۆران قسە دەکەین لە ستۆدیۆ ڕێژیار محەممەد سەرۆکی سانتەری ڕۆشنبیری سۆران لەگەڵمایە. کاک ڕێژیار زۆر زۆر بەخێر بێت پێم خۆشەکە لێرەیت فەرمووسڵاوی خۆت بگەێنە. بەناوی خۆی گەورە سڵاو لە بینەرانی بیسەرانی زاری کرمانجی و لە ڕۆشنبیرانیم دەڤەرە و لە دەرەوەیان دەڤەرەش لە هەر شوێنێکن. زۆر سواز کاکین زار بۆ ئەم دەرفەتە و دەستخۆشم پرۆگرامەت لێ دەکەم کە بۆ دەسەکۆیەک بۆ گەیاندنی دەنگ و ڕەنگی سانتەر و ڕێکخراوەکان لەم دەبەرە و گەڕێگەم دێ لە سەرەتای قسەکانم بەردۆی کە بڕۆینە سەر پرسیارە وەڵامەکان پێشەوەی من وەڵامی ئەوم بۆ بدەیتەوە ئەمیش خۆماندامم لە سانتەرەکەتان بە خۆشحاڵی وەزەی شانازیە کاکین زار چەندان و کوڕاکەیان سەر من لە سەرەتاوە ویستم زۆر سوپاسی دەستگای زاری کرمانجی بکەم بەڕاستی کامیشە دەرگای بۆ ئێمەوەڵا بوو پاڵپشتێکی معنەوی زۆر باشی ئێمەیە ئەمە لە کاتی هەبوونی چالاکیەکان زۆر جاران بارێگای دەستگای زاری کرمانجیمان بەکارهێناوە و هەروەها لە کاتی هەبوونی کۆبنەوەکانی کارژێری زۆر جاران ئێمە سوودمان لە بارێگای دەستگای زاری کرمانجی وەرگرتەوە و تەنانەت لە کاتی هەبوونی میوانی تایبەت بۆ پێیکە ئەمە بەکێشەی نەبوونی بارێگا دەناڵێنین بەڕاستی زۆر جار سوودمان لە بارێگای دەستگای زاری کرمانجی وەرگرتەوە دووبارە سوپاس. زاری کرمانجی لە کۆنەوە تاوەکو ئێستا خۆی بە خزمەتکاری هەموو چینی ڕۆشنبیر و ڕاگەاندنی کارانی دەڤەری سۆران و ماڵی هەمووانە. کاک ڕێژیار دەمەوێت پێشەوە ینی باسی ئێستای سانتەر بکەین دەمانەوێت چونکە ها سانتەر مێژوویەکی زۆر کۆنی هەیە زیاتر لە 27 ساڵە لە دەڤەری سۆران دامەزراوە و خزمەت لە بواری ڕۆشنبیری و هونەری دەکاتن. سانتەری ڕۆشنبیری سۆران کەی دامەزراوە و بۆچی دامەزرا سەرەتا؟ دەستەکانت خۆش کاکین زار من ئەو پرسیارم بەلاوە گرنگە بەڕاستی لەبەرەوەی ئەوانێک کە جوودی پێش ئەمن ئەوانێک کە لە مەجای ڕۆشنبیرێت و لە سەقافات ونێتە پێش بە باشی مێژووی سانتەری ڕۆشنبیری سۆران دەزانن بەڵام گرنگە کە ئێمە ئێستا بەرچاوڕوونی زیاتر و ئاشنایەتی زیاتر بۆ جیلی ئێستاش بخەینە ڕووکەم سانتەرەکەی و لەکوێ و چۆن دامەزراوە چێ دامەزرێنەری ئەم سانتەرەیە. بێگومان سانتەر ڕۆشنبیری سۆران وەکو جەناب لە سەرەتای پرۆگرامەکە ئاماژەت پێداوە کە سانتەری دایەک سانتەری نۆبەرە وەک یەکەم سانتەر لە سەراسی دەڤەری سۆران و ئەگەر هەڵە نەبوو کوسێم سانتەر لە سەراستی پارێزگای هەولێر لە بەدروستی لە 22 ساری ساڵی 1997 لەسەر دەستی بژاردەیەکی دیار لە ڕۆشنبیرانی ئەم دەڤەرە دامەزراوە. دیارە ئامانجی دامەزراندنی سانتەری ڕۆشنبیری سۆران بڵاوکردنەوە شاری ڕۆشنبیری گشتی بووە. هەروەها گەربین باس لە ئەو کەسانە بێن کە وەکو یەکەم ستافی کارکەری دەست بەکار بوون پێکات بوون لە بەڕێزان نورەدین ساید وەیسی وەکو بەرپرسی سانتەرکە و کاتە ناوی ناوەندی ڕۆشنبیری سۆران بووە. هەروەها مامۆستا سەلام نەورۆز کاک ئاکۆ محەممەد مامۆستا محەممەد حاجی کەریم کاک بۆتان تەحسین و شادوان دەرگەڵەی ئەوانە وەکو یەکەم ستافی کارژێری لە ساڵی 1997 لە سەرەتای دامەزراندنی سانتەری ڕۆشنبیری سۆران دەست بەکار بوون و ئەگەر بچینە سەر هۆکارەکانی باڵین دروستکردنی سانتەری ڕۆشنبیری سۆران پێشەوەی بچینە سەر هۆکارەکان کاک ڕێژیار ئەو ناوانەی بەڕێزتان بێگومان گەواهی داری ئەو قسانم کە سەرەتاوتم چەندی کەسی بەتوانای پێگەیان دوێ پێستا ڕۆڵ پێگەن بێگومان ئەو ناوانەی کە کاک ڕێژیار باز دەکات بینەرانی خۆشەویست ئێستا بە خۆشحاڵیەوە لە دەڤەری سۆران دروست بوون ئێستا لە ڕۆڵ و پێگەی زۆر جیاوازدا خزمەت دەکەن. ئەمە زۆر زۆر جێگای خۆشحاڵیە بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران و هەروەها بۆ سانتەری ڕۆشنبیری سۆرانی. کاکین زار هەر ئیزافەیان لەسەر قسەکانی جەناب تەڵان شتێک کە سانتەری ڕۆشنبیری سۆران خۆی پێ بە جیاوازتر دەبینێت لە سانتەرەکانی تر بەڕاستی ئەوەن دامانەوە دامەزرێنەرانەیە کە لە سانتەرەدا هەم بۆ ئێمە جێگای شانازێکە و کەسانی ڕۆژانێک لە سانتەری ڕۆشنبیری سۆران هەمووکو دامەزرێنەر هەم بە زمانی کارژێری سانتەرەکەدا تێپەڕۆین بەڕاستی ئێستا کادیری زۆر بتوانان لە بوارە جیاوازەکاندا لە سەراستی حکوومەت لە سەراستی لایەنەکانی تر بەتایبەت لە سەراستی ڕاگەاندن کەسانی دیارن و شوێن پەنجیان هەیە دیارە لە هەرێمی کوردستان. بەڵێ باسی ئەوە دەکرد کە چۆن بوو سانتەری ڕۆشنبیری سۆران دامەزرا. کاکین زار بەنسبەتی دامەزراندنی سانتەری ڕۆشنبیری سۆران بێگومان هۆکارگەرێکە بوو بۆی کە ڕۆشنبیرانمان لەو کاتەدا بیر لە دامەزراندنی سانتەری ڕۆشنبیری سۆران بکەین. ئێمە لێرانەدا تیشک دەخینە سەر گرنگترینیان
وەکو دیارەکە دەڤەری سۆران هەم لە ڕووی دیموگرافی هەم لە ڕووی جوگرافیەوە ناوچەیەکی استراتیژیە لە ڕووی جوگرافیەوە بۆ پێیکە هاوسنوورە لەگەڵ وڵاتانی دراوسێک و ئێرانی تورکیا هەروە لە ڕووی دیموگرافیەوە زۆر جاران لە کۆنەوە تاکو ئێستا دەڤەری سۆران هەمیشە بە کوردستانی بچووک ناوزەند کراوە بۆ پێیکە شارێکی فرە چەشنە فرە فەرهەنگە فرە باوڵێن کلتورە لەبەرەوە بۆ پاراستنی ئەو کللتورەی کە لەو دەڤەرەدا هەیە بەڕاستی ڕۆشنبیرانمان لەو کاتەدا بیریان لەوە کردەوە کە سنتەرێکە بێ بۆەوەی کە گرنگی بەلایەنە کللتوری فەرەنجەکانی ئەم دەڤەرە بدە و بێگومان ئەمەیان تاکەەوە کار نەبووە کاری تریشە بووە کە ئەو کاری گرنگ بوون داوانە بۆ نمونە وەکو ئاشکرایە کە ڕژێمی لە ناوچووی باس لە ڕابردوودا بەڕاستی ئەو جەور وستەمەی کە بەرامبەر بە گەلی کورد کردوێتی وە لە نێوێشاندا چینی ڕۆشنبیران بەڕاستی بە دەرنەبوون لەو باڵێن زوڵمێکە لە گەلی کورد کراوە زۆر جاران دەبین ڕۆشنبیرانی کورد لەسەر نووسینی پارچە شارێک لەسەر باڵێن بڵاو کراوەیەک سزا دراون تووشی باڵێن لە سێدارەدان و کوشتن هاتوونەتەوە لە دوای ئەو کات و لە دوای کە لە ساڵ 1990 کەمە دەبینە خاوەن پەرلەمانی خۆمان و حکوومەتی کوردی دادەمەزرێ بێگومان ئەو وێنایی کە بەعز دروستی کردبوو لە بیری ڕۆشنبیرانی باڵێنم دەڤەرە هەرما بوو و وەکو ئاشکراشەکە ڕۆشنبیرانی هەمیشە هاوشان لەگەڵ پێشمەرگەکان لە خەباتی چەکداریدا بەشدار بوون لە دوای ئەوە ڕۆشنبیرانی ئێمە ئەویان بە گرنگزانەوە کە لە دوای خەباتی چەکداری لە دوای دروستبوونی باڵێن حکوومەتی کوردی و پەرلەمانی کوردستان دامەزرا قۆناغێکی تر لە خەباتکردن باڵێن دەست پێ بکەن کە خەباتی مەدەنیانە بوو لە ڕێی گرنگیدان بۆ بواری ڕۆشنبیری هونەری لەم دەڤەرەدا. بەڵێ کاک هونەر لە سەرەتا کاک ڕێژیان ڕووبوورە لە سەرەتادا سنووری کارکردنی سەنتەری ڕۆشنبیری سۆران تەنها قەزای ناوەندی سۆران نەبوو ینی فراوان بوو سنووری کارکردنیان چونکە ئێستا لە زۆربەی شوێنەکان سەنتەری ڕۆشنبیری هەیە بەڵام ئەو کاتێک سەنتەری ڕۆشنبیری سۆران دامەزرا کەم بوون وەک خۆت سێەم سەنتەر بوو لە پارێزگای هەولێر دامەزرا سنووری کارکردنیان تا کوێ بوو و دواتر باسی سنووری کارکردنی ئێوەش دەکەین بەڵام دەمانەوێت سەرەتا بگەڕێینەوە بۆ مێژووی سەنتەر چونکە وەکوتت لەوانەیە بۆ نمونە ئەو کەسانەی کە لە جیلی سەرەتای سەنتەر مێژووی سەنتەر بزانن بەڵام بۆ ئەو کەسانەی کە ئێستا دەیانەوێت بزانە سەنتەر چۆن دامەزراوە کەی دامەزراوە سنووری کارکردنیان چۆن بۆ زیاتر کار و چالاکیەکانیان چی بووە سنووری کارکردنی سەنتەری ڕۆشنبیری لە سەرەتای دامەزرێنیدا کوێ بووە کاکێنزار کە سۆران مەنتیقەیەکی فراوانە کاکێنزار وەکو ئاشکرایە لە سەرتاوەش ئاماژەم پێدا کە دەڵێن سێم سەنتەر بوو لە سەراسی پارێزگای هەولێر ئەوە دەرخەری ئەو ڕاستەیە کە لەو کاتەدا نەوەک تەنها لە ناو خودی دەڤەری سۆران کە ئێسامە پێ دەڵێن داری سەربەخۆی سۆران سنتەرەکان کەم بوون بەڵکو لە تەواوی هەرێمی کوردستان سنتەرەکان ژمارەیەکی جار کەم بوو لەبەرەوە سنوورێکی فراوانتری کارکردنەوە بەڕاستی بۆ پێشی کە یەکەم سنتەر بۆ لە دەڤەرەدا مەزراوە سنتەری ڕۆشنبیری سۆران لە تەواوی ئەو ناوچانی کە سەر بە دەڤەری سۆران کار و سالاچەکانی ئەنجامدا و لە قەزاکانی ڕۆهاندز و خەلیفان کە ئێستا بوون بە قەزا و پێشتر هەر با بڵێن وەکو دەڤەری سۆران بوون و شار مامەڵان لەگەڵ کراوە لە تەواوی ئەو ناوچانی کە سەر بە ئیداری سەربەخۆی سۆرانن سەر بە دەڤەری سۆران بوونە سنووری چالاکیەکان و با بڵێن چالاکیەکانیان ئەنجامدا و جگەلەوەش کاکێنزارەوەی کە دەمێ ئاماژەی پێ بدەم بەهۆی ئەو پەیوەندی توندوتۆڵی کە لەگەڵ بزاڤ و سنتەرەکانی تری ڕۆشنبیری هەیەیان بۆ لە شار و ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان سنتەری ڕۆشنبیری سۆران تەنانەت لە شاری ئاکرێ چالاکی ئەنجامدا و بە پەیوەندێکی زۆر توندوتۆڵی لەو کاتەدا لەگەڵ بزاوی ڕۆشنبیری ئاکرێ هەبوو کەواتە ئەمە ناتوانین سنوورێکی دیاریکراوە بڵێن لە فلانە شوێن تاوەکو شوێن بۆ پێیەکە سنتەرەکان کەم بوون لە شوێنەکە دەستی سنتەری ڕۆشنبیری سۆرانی پێگەیشت بێ کار و سالاکی ئەنجامداوە دەشمێ و ئاماژە بەوەش بم بەڕاستی وەک خۆش ئاماژەی پێدەدەی بۆ پێیەکە لە سەرەتاوە ئێمە بۆ تەواوی دەڤەرەکە دروستبووینەوە تەنها قەزای ناوەندی سۆران دەبەرەوە ئێستاش لە هێزار ئێمە خۆمان بە سنتەری تەواوی باوڵێن دەڤەری سۆران و خۆ باوڵێن داری سەربەخۆی سۆران دەزانین و لە هەر شوێنێکیش گەنجانی ئێمە و ڕۆشنبیرانی ئێمە پێویستیان بە کار و چالاکی هەبێ ئێمە وەکو سنتەری ڕۆشنبیری سۆران لە خزمەتیان هیچ پرسیارێک لای من دروست بوو پێش پرۆگرامیش باسمان کرد سنتەری ڕۆشنبیری سۆران حکومیە یان نەحکومیە خۆی کاکێنزار ئەوە پرسیارێکە زۆر دووبارە دەبێتەوە لە مەسەلەوەی کە ئایەمە سنتەرێکی حکومین یاخود ناحکومین وەکو مۆڵەت ئێمە لە وەزارەتی ناوخۆ پێم باشە ئاماژەی پێ بدەم کە لە سەرەتای بەرنامەوە هەر دوای ئاماژەم پێدا وایە لە دوای دامەزراندنی سنتەر ڕۆشنبیری سۆران لە ساڵ 1997 دوای هەوڵێکی بەردەوامی
با بڵێن دەستەی کارژێڕی ئەو کاتە لە ڕۆژی 13/1998 بە فەرمانی وزاری ژمارە 400 و 570 لە وەزارەتی ناوخۆ و بە پاڵ پشتی ڕاستەوخۆی شەید فرانسوەریری و پارێسەری زاقەجان سنتەری ڕۆشنبیری سۆران لە وەزارەتی ناوخۆ مۆڵەتی فەرمی یاسای کارکردنی پێدراوە بەڕاستی کەواتە وەکو مۆڵەت و وەکو ئەنجامدانی کۆنفرانسات ئەوە با بڵێن وەزارەتی ناوخۆ ئێمە سەر بە هۆبەی کۆمەڵەکانی لە بەڕێوەبەرات کاروباری ناوخۆ ئەوان ئیشراف دەکەن بەڵام وەکو کارکردن ئێمە هەڵشێوەی ڕێکخراوەکانی تری کۆمەڵگەی مەدەنی کار دەکەین. بەڵێ سنتەری ڕۆشنبیری سۆران تا ئێستا چەند کۆنفرانسی بەستووە لەبارەی وەکو ستافیەوە چەندین چەند گروپی چەندەمن کاکەنزار بەنسبەتی کۆنفرانساتی سنتەری ڕۆشنبیری سۆران تاوەکو ئێستا سنتەرەکە 13 کۆنفرانسی ئەنجام داوە سێزدەمین بەڵێمە سێزدەمین با بڵێن ستافی هەڵبژێردراوە خۆ با بڵێن ستافی دەست بەکاروی سنتەری ڕۆشنبیری سۆرانی یەکەمین کۆنفرانس سنتەری ڕۆشنبیری سۆران پێم باشە ئاماژەی پێ بدەم لە ڕۆژی 19 ساڵی 1999 بووە بە چاودێری بەڕێزفەلەکە دینکاکەی وەزیری ڕۆشنبیری لەو کاتەداوە بە ئامادەبوونی شەید فرانسوەریری پارێزگاری ئەو کاتەی هەولێر یەکەم کۆنفرانسی خۆیان بەستووە کە کۆنفرانسەکە دوو ڕۆژی خایاندووە و دەشمێ ئاماژە بۆ بکەم کە یەکەمی کۆنفرانس سنتەری ڕۆشنبیری سۆران هاوکات بوو لەگەڵ یادە پیرۆزەکانی یادار و نەورۆز لە ڕۆژی 19 کە ئەمەشیان کۆنفرانسەکە لەژێر با بڵێن دروشمی لە پێناو پەرپێدانی بزاوی ڕۆشنبیری و شارینەتەوەی لە سۆران کە ئەگەر بێت و ئەم دروشمە وەربگرین دەبینین کە لە سەرەتای دروستبوونیەوە بابەتی ڕۆشنبیری و شاری و ڕۆشنبیری ئەخود با بڵێن هۆشیارینەتەوەی لە بنەما گرنگەکانی دامەزراندنی سنتەری ڕۆشنبیری سۆران بوو. بەڵێ سنتەری ڕۆشنبیری سۆران بە درێژایی ئەو کاتێک کە کاری کردووە بێگومان کاری زۆر جوانی کردووە یەکێک لەو کارانەی کە ئێستا هەم بۆ مێژوو ماوەتەوە ڕۆژنامەی چاندە بەڵێ تۆزێک باسی ئەم ڕۆژنامەشمان بۆ بکە کاتە بزانمان ڕۆژنامە چۆن بوو کێ دەستەی دامەزرێنەری ئەم ڕۆژنامەیە بوو ئەم ڕۆژنامە بینەرانی خۆشەویست لەلایەن سنتەری ڕۆشنبیری سۆرانەوە دەرکراوە لە ساڵی چەند 1999 لە یەکەم کۆنفرانس ئەم ڕۆژنامە دەرکراوە ڕۆژنامەی چاند اینجا کاک بەژیار خۆ زیاتر باسمان بۆ کاتزان بەنسبەتی بڵاوکراوەی چاند کە بڵاوکراوێکی ڕۆشنبیری گشتیە ئەو کاتە لەلایەن ناوەندی ڕۆشنبیری سۆران دەرکراوە دیارە ڕۆشنبیرانی با بڵێن سۆران و دامەزرێنەرانی سنتەری ڕۆشنبیری سۆران لەو کاتەدا بە گرنگیان زانیوە کە بڵاوکراوێکە بێ بۆ ئەوەی کە ڕۆشنبیران و نووسەرانی ناوچەیە خۆیانی تێدا ببینەوە بۆ بابەتەکانیان بڵاوکەنەوە لەبەرەوە بە گرنگیان زانیوە کە بڵاوکراوی چاند بڵاوکەنەوە کە ژمارێکی لە ئێستادا لەبەردەستی ئێمەیە کە ئەم ڕۆژنامەیە نەوەک تەنها با بڵێن نووسەران و ڕۆشنبیرانیان دەبەرە بەڵکو لە دەرەوەی سنووری دەڤەری سۆران و ئیدارەی سەربەخۆی سۆرانیش بابەتیان تێدا بڵاو کردوتەوە. بەڵێ بێگومان ئەمە مێژوێکی زۆر جوانە بێگومانێکێک لەو شتانێک کە ئێمە وەکو سنتەری ڕۆشنبیری سۆران شانازی پێوە دەکەین هەبوونی بڵاوکراوی لە ڕابردووت. بەڵێ ئەمە باسی مێژومان کرد ئێستا دەینە سەر کار و چالاکیەکانی ئێوە کاک ڕێژیار مێژوێکی زۆر جوانی هەیە بێگومان کاتێک تۆ مێژوێکی جوانت ئەرکت قڕسترە بێگومان جیاوازترە لەوەی کە تۆ 27 ساڵی کارکردن جیاوازترە لەوەی کە نامەوێت لە هیچ کاری هیچ ڕێکخراوێک کەمەوە بێگومان هەر ڕێکخراوێک کە کار دەکا یاخود دادەمەزرێت بۆ خزمەتکردن دادەمەزرێتن بەڵام تۆ کە مێژوێکت هەبوو ئەرکت قڕسترە ئێوە چی دەکەن بۆ ئەوەی جیاوازتر بن؟ کاکەنزار بەرنامە شتێک دەمێ ئەوە بۆ ڕۆشنبیران و بۆ لاوان و بۆ بینەرانی زاریکردمان جوڕۆنکەوە ئەوەی کە تاوکو ئێستا ئێمە کردومانە کاری باشن بەڵام لە ئاسڵ تو لۆ سەیری من ناکەن ئێستا بینەران دەڵێن ئەوانە لێک توڕە شەڕیان کردووە پێش پرۆگرام سەیری بکەوە کاری باشمان کردوتەوە ئێستا لە بوونی پرۆژە لە بوونی خول کە با بڵێن بۆ گەنجانی و دەڤەرە کردومانێتەوە هەروە ناساندنی کتێب و با بڵێن هێنانی شاعیر و نووسەرانی دەرەوەی دەڤەری سۆران یەکێک بوو لە ئامانجەکانی ئێمە بەڵام ئەو کارانی کە کردومانە بەڕاستی تاوەکو ئێستا لە ئاست و موحی ئێمەنین بۆ پێی کە کاکەنزار بۆ خۆتان دەزانن ینی ئەو بارودۆخانێک کە بەسەر هەرێمی کوردستاندا هاتە ڕابردوودا تاوەکو ساڵی 2014 سنتەرەکان خاوەنی منحەی تایبەت بە خۆیان هەبوو هەنی با بڵێن دەیانتوانی لە ڕێگەی ئەو منحەیەکە بەدەستیان دەگەیشت کار و چالاکیەکانیان ئەنجامدن بەڵام لە ساڵی 2014 بۆ هۆی دروستبوونی شەڕی نەگریستی داعش و لە دوایەوە کۆمەڵێک با بڵێن قەیرانی تر لەوانە قەیرانی دارایی و هاتنی با بڵێن
با بڵین بڕیارە تاکلایەنەکانی حکوومەتی ناوەندی بەتایبەت لە بابەتی ڕیفراندۆم و کردنی دەنگی سەربەخۆخوازانی کوردستان و دروستکردنی کێشە لە بودجەی تر با بڵین سنتەرەکان لەو کاتەدا منحەکانیان نەما لەبەرەوەش کە ئاستی چالاکیەکانی سنتەرەکان بەڕاستی دابەزینێکی بەخۆی دیتووە خۆتان دەزان کە لە تەموحی ئێوەدانە پێشوایانی ڕۆشنبیران و ڕاگەاندن کاران ینی ئەو گلەیە بکەن خۆتان ئەو گلەیەتان هەیە لە خۆمان ئێمە هەمیشە گوتمان ئەوەی کە دەیکەین لە قەدەر ئیمکانە بەپێی ئەو با بڵین پاڵپشتی کە بەدەستمان دەکات ینی مەبەستم لە پاڵپشتی ئەوەیە کە ئێمە پاڵپشتێکی بەردەوامان نییە بەڕاستی کە ئەوانێکێکە لە خاڵە هەرە با بڵێن نگەتیڤەکان لەسەر تەواوی سنتەر و ڕێکخراوەکان و ئەمەش بەتایبەت سنتەری ڕۆشنبیری سۆران بۆ ئەوەی درێژە پێدەری هەمان ئەو مێژوە جوانە بین کە لە ڕابردووداهی بۆ بەڕاستی پێویستی بەوە هەیە کە ئاوڕێکی جددی لە مێژووی سنتەری ڕۆشنبیری سۆران دەکە حەقی خۆیەتی وهروەها لە بارودۆخی ئێسای سنتەری ڕۆشنبیری سۆران کە ئەم سنتەرە واجهەیەکی سەقافی و شارە بووە با بڵێن ئاوێنەی سەقافی و ڕۆشنبیری و شارە بووە پێویست دەکات هەم لە ڕووی دارایی و هەم لە ڕووی پاڵپشتی معنەویەوە باشتر سنتەری ڕۆشنبیری سۆران بدرێتەوە. بەڵێ کاگرێژیار چەند ئەندامتان هەیە؟ وەکو ئەندام کاکینزار ئەو گلەیەش هەیە ڕۆژ بە ڕۆژ ئەندامانی سنتەری ڕۆشنبیری سۆران کەم دەبنەوە بۆچی؟ وەڵی کاکینزار نازانم ینی وەکو گلەیی ئەو گلەی ئاراستی ئێمە نەکراوە وەکو با بڵێن لەوانەیە لە شوێنی تر باس کرابێ دەتوانین بڵین بواری ڕۆشنبیری لە با بڵێن بەرەو پاشچووندایە بە شێوازێک لە شێوازەکان نەوەک تەنها با بڵێن ئەندامی سنتەری ڕۆشنبیری سۆران گەربێت و تماشای بکەین ئەو ڕۆحیەتەی کە لە بەرامبەر چالاکیەکان و لە بەرامبەر با بڵێن نەشاتی با بڵێن ڕۆشنبیری هەبوو لە ڕابردوودا ئێستا ئەمان شت ئێمە نایبینین بەڕاستی بەداخۆ ئێمە شەوگلەیە دەکەین بەڕاستی لە خەڵکی خۆمان لە ڕۆشنبیران کە کەمترین بەشداریان هەیە بەڕاستی لە چالاکیەکاندا بۆ نمونە ئێمە نووسەرێک دێنین دەبینین لە 56 کەسێک تێپەڕ ناکە ئەمە میوانی دەرەوە دێنی شاعرێک دێنین بە هەمان شێوەز بەڕاستی ئەوە گلەی ئێمەشە مەسەلەی با بڵێن ئەندامانی سنتەری ڕۆشنبیری سۆران کاکینزار من پێم باشە ڕوونکردنەوە بدەم و لێرانش چەند پەیامێک هەیە بیگەیەنە بە نسبەتی ئەندام وەکو ئەندام بێ ئەو لیستێکە لە بەردەستی ئێمەدا بە مەسەروی 100 ئەنداممان هەیە وە لە یەکەم کۆنفرانس سنتەر 6 ئەندامی سنتەری ڕۆشنبیری سۆران بەشداری کردو ئێمە وەکو خۆمانە کوستافی نوێ ڕێگەمان بە خۆمان نەداوە هیچ کەسێک بەبێ پرس و بەبێ با بڵێن وەرگرتنی ڕێی لە ئەندامێتی سنتەرەکە لا بدەین بەڵام مەسەلەی ئەندامانی سنتەری ڕۆشنبیری سۆران ژمارەکە ژمارەیەکی دیاریکراونیە لەبەر ئێمە پێویستە چاکسازی لە ئەندامەکان بکەین بۆچی لەبەرەوەی کە بەشێک لە ئەندامەکانمان ئێستا معیشەت و ژیانیان لە شارەدا نەماوە خۆتان دەزانن یەکێک لەو مەرزانێک کە دەبن بە ئەندامی سنتەرێکی ڕۆشنبیری پێویستەکە تو دانیشتووی ئەم ناوچەیەبی لەبەرەوە ئێمە با بڵێن زۆرێک لە ئەندامەکانەوە کە لە ڕابردوو لێرانەدا بڵێ ئێستا لێرە نەماوە کەواتە ئێمە پێویستمان بۆ هەیە کە ریفۆرمێک بکەین چاکسازی بکەین لە ئەندامەکانمان بۆ دەشمێ ئەوە بڵێن بەڕاستی کاکنزار مەڕێگەش بە خۆمان نادەین ئەو ئەندامانەی کە ساڵانێک با بڵێن ماندوو بوون و خزمەتیان بەو سنتەرە کردووە لایان بدەین بەڵام بیرۆکەکە وایە ئەگەر بکرێت و ڕێی تێ بچێت و بگونجێت لە ڕۆی یاساییەوە ئێمە وامان پێ باشەکە ئەندامەکانی خۆمان پۆلێن بکەین ئەو ئەندامانەی کە پێشتر با بڵێن دامەزرێنەر بوون یاخود با بڵێن دەستیان هەبوو خزمەتی و سنتەریان کردووە وەکو ئەندامی فەخری سنتەر بیان هێڵینەوە بێگومان بەڕاوێژ لەگەڵ خۆیان ئەگەر بێت و بتوانانی پەیوەندیان پێ بکەین چکان چەندان ئێستا لەوانەی نەتوانین بە ئاسانی پەیوەندیان پێ بکەینەوە وە لە لایشترەوە ئەندامە چالاکەکانی سنتەر ئەواشان جیا بکەینەوە وەکو تاشت کە ئێمە لەو کۆتاییانە دەستمان داوەتی بەڕاستی بابەتی هەبوونی خۆبەخشە لە سنتەری ڕۆشنبیری سۆران ئێمە لە گروپێک لە گروپەکانی خۆمان کە ئەو بەڕێزانی کە لە کار و چالاکیەکانی ئێمە پێشتر وەکو خول و پرۆژە بەشداریان کردووە لینکێکمان ڕاگەیان بۆ با بڵێن نووسینی با بڵێن خۆبەخش خۆشبەختانە لە نزیکەی 6 ئەندامی ئەو گروپە نزیکەی 26 کەس وەڵامی سنتەری ڕۆشنبیریان سۆرانیان داوەتەوە ئامادەن و خۆبەخش لە سنتەری ڕۆشنبیری سۆران دەتانەوێت کەسی نوێ وزەی نوێ تاقەی نوێ بینە ناو سنتەر بەر لە هەموو شتێک کاکینزار من پێم خۆشە بخۆمەوە پرسیار ئاراستە بکەم و ئاراستی خۆم بکەم و بۆچی خۆبەخش بۆچی ئەندامنا لەبەرەوەی کە وەکو گوتم ئەندامەکان پێویستی بە چاکسازی هەیە تاوەکو ئەو بابەتێکلا دەکەینەوە جارێمە وەکو خۆبەخش وەرمان کردون جگە لەوە مەرزەکانی خۆبەخش دەتوانین بڵێن ئاسانترین لە مەرزەکانی ئەندام و بۆ نمونە ئێمە بە خۆشحاڵیەوە لە قەزای ڕۆندز لە قەزەکانی دیکە خەڵک فۆرمەکان پڕ کردوتەوە ئامادەن و خۆبەخش لەگەڵ ئێمە کار بکەن
بەڵێ مەرج چنە بۆ ئەوەی بێگومان کاکین زار ئەوەی کە گرنگە ئەو کەسانی کە دەبن بە ئەندامی سنتەر ڕۆشنبیری سۆران زۆرێک لە زۆرەکان باگراوندێکی سەقافیان هەبێ بەڕاستی و ئامادەی ئەویان تێدا بێت لە کار و چالەکیەکانی سنتەر ڕۆشنبیری سۆران بەشدار بکەن و لە کاتی پێویستیشدا هاوکار یارمەتی دەریستافی سنتەر ڕۆشنبیری سۆران. کاکڕێژیان من کاتێک لە کۆنفرانسی سێزدەهەمینی سنتەری ڕۆشنبیری سۆران بەشدار بووم تاکە ئافرەت هەرساوا وتی تکایە دەنگم پێ بدەن من هیچ ئافرەتێک لێرە نابینم. کوردستان خان دەستەی کارژێڕی ئێمە. بەڵێ بۆچی ڕێژەی ئافرەت ئەوەندە کەمە لە سنتەری ڕۆشنبیری سۆران؟ ئایا ئەمە لە سۆران ئافرەتی چالاک و ڕۆشنبیرمان نییە؟ ئەگەر بڵێ نییە بێگومان هەیە ئەوە ئافرەتی زۆر چالاک و زۆریش ڕۆشنبیر لە دەڤەری سۆران هەیە وە کاکین زار من وەکو خۆم وەکو با بڵین بەرلۆی بچینێنە کۆنفرانسەکە زۆر پێویستم زانی ڕێژەی ئافرەت تەنانەت لە دەستەی کارژێڕی زیاتر لە یەک ئافرەت بێت بەڕاستی بەڵام ئێمە پەیوەندیشمان پێوە کردوون بەڕاستی بە کۆمەڵێک ئافرەت ئەگەر بێت بارودۆخێکی لەو شێوازە بێ ئامادەن بێن لە کۆنفرانس خۆتان پاڵێون بەداخەوە زۆرێک لە ئافرەتەکان ئامادەی ئەویان تێدا نەبووە ئیتر نازانم یعنی بابەتی ئافرەت بابەتێکی گرنگە بۆ ئێمە وەکو با بڵین ئێستافی نوێی سنتەر ڕۆشنبیری سۆران وە لە نێو ئەو با بڵین خۆبەخشانی کە ئێستا با بڵێن ڕامان کرد و ڕامانکەیان تۆ و فۆرمەکانیان پڕکردو ژمارێکی باشی ئافرەتیش تێدا و کاریش لەسەرەوە دەکەن لە داهاتوودا ژمارە ئافرەت زیاتر خراپترین ئەو گوزارانەی کە سنتەری ڕۆشنبیری سۆران لە ماوەی 27 ساڵی کارکردندا پێدا تێپەڕیوە کامە دەستە بوون کامە ئەزمون بوو؟ کاکین زار بە شێوەیەکی گشتی وەکو باسم کرد لە دوای دروستبوونی ئەو قەیرانانە سنتەری ڕۆشنبیری سۆران یەک لەو سنتەرانە بوو کە با بڵین زیانێکی زۆری بەرکەوت هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی معنەویەوە بەڵام ئەوەی کە من بە خراپترینی دەزانم بەڕاستی باگلەیەک بێ بۆ ئیدارەی ئەو کاتەی شار من نازانم بە دروستی لەسەر بڕیاری چیە بەڵام وەرگرتنەوەی بارگای سنتەری ڕۆشنبیری سۆران من دەتوانم بڵێم خراپترین ئەزمونە کە سنتەری ڕۆشنبیری سۆران پێدا تێپەڕیوە بارگاتان ئێستا بەڵێ بێگومان ئێمە تاوەکو ئێستا خاوەنی بارەکانین بۆ پێیکە وەکو باسم کرد پێشتر بارەگا هەبوو پێشتر سنتەری ڕۆشنبیری سۆران بارەکەی هەبووە لەبەرەوە کە بەڕاستی وەرگرتنەوەی ئەگەر چی هۆکار هەبوو بۆ نمونە لاوانەی مەبەستیانەوە بووێت کە لەو کاتەدا بۆ قەیرانانەی کە دروست بە حکوومەت لەکرێ با بڵێن ڕزگارکەن بەڵام لەژێر هێر بارودۆخێکدا بێت بەڕاستی دەستبردن بۆ بواری ڕۆشنبیری کارەساتە من لە هیچ بارودۆخێکدامیان بە گونجاو نازانم دەکران بابەتە بە شێوازێشتر چاوەسەر بکرێ و ئێستاش داواکاری ئێمە لە ئیدارەی ئەم شارەوەیە بەڕاستی کە سنتەری ڕۆشنبیری سۆران من طبعا لەگەڵ ئەو پڕێزم بۆ سنتەر و ڕێکخراوەکانی دیکە من لە هیچیان کەم ناکەمەوە و پەیوەندی زۆر باشمان لەگەڵ زۆرینیان هەیە و کاری زۆر باش دەکەن و گەنجی زۆر باش و سەرکەوتوو لە مەیدانن بەڵام وەکو باسم کرد بەو باڵێن مێژووی کە سنتەری ڕۆشنبیری سۆران هەیەی بۆ ژمارە ئەندامانێکەتی بەڕاستی سنتەری ڕۆشنبیری سۆران و بە تایبەتیش کە بە ناوی سۆرانە وەکو سنتەری ئیدارەی سەربەخۆی سۆران با بڵێن مامەڵی لەگەڵ دەکرێت بەڕاستی پێویست دەکات کە سنتەری ڕۆشنبیری سۆران خاوەنی بارگایەکی شیا و گونجاو بێت کە بێتە سەترێک بۆ کۆکردنەوەی ڕۆشنبیران و با بڵێن خوێنەران و نووسەرانی ئەم دەبەرە. بەڵێ کاک ڕێژێر پرۆژەی لاوی کارامەتان ئەنجامدا ئەم پرۆژەیە چۆن بوو؟ کاکین زار پرۆژەی لاوی کارامەت پرسیارێکی تر 27 ساڵی تەمەنی کارکردن بێگومان ساڵ بە ساڵ گۆڕانکاری بەسەر جیلدا دێت کەسی نوێ دێت ئێوە تا چەند بە گوێرەی ئەقلیەتی گەنجی ئێستا ئیش دەکەن یعنی ئەو چالاکیانەی کە دەیکەن تا چەند بۆنمونە سێش دەکەن ینی بەدوادا دەچم بزانم گەنجی ئێوە چی دەوێتن چونکە دوجار تۆ بۆ گەنج چالاکی دەکەی ئەگەر گەنج نێتە نێو چالاکی تۆ کەواتە تۆ نەتکردەوە. کاکن زار بەر لە هەموو شتێک من دەمەوێت ئاماژە بۆ بکەم بەڕاستی کارکردن لە سنتەری ڕۆشنبیری سۆران ڕەنگە قورسایەکی زیاتری تێدا بێت لە سنتەر و ڕێکخراوەکانی تر بۆچی لەبەرەوەی کە ئێمە ئەنداممان هەیە کە تەمەنی لەسەر و 50 ساڵە وە زۆریشن بە تایبەت ئەوانەی کە لە سەرەتاکانی دامەترێبان بڵێتە پیری ناوەفستم وەیە کە ئێوە لە چیری ناوەڕاستەکان کۆتاجیلین سەرەتا جیلشنین با بڵێن زۆرینیان دەبینین بە تایبێت ئەوانەی کە دەستی دامەزرێنەری بوون تەمەنێکی زۆریان تێپەڕاندووە و بە سەفەوە دەکرێت بە شەکل ئەوان ئێستا لە ژیانیشتا نەمابوون کە ئێمە لێرەوە سڵاو بە ڕوحیان دەنێت لەبەرەوە من دەڵێم ئێمە دەبێ هەم
ئەو کەسانە ڕابگرین کە یواتە چالاکیێک بکەین کە لەگەڵ تەمەنی ئەوان بگونجێن و هەم دەکرێت چالاکێکش بکەین کە لەگەڵ گەنجانی ئێستا بگونجێن ئەمەم زۆر پێ خۆشە. بەڵێ بێگومان ئەوەشمان کردو هەوڵمان داوە کە شتێکی لەو شێوازە بکەین بۆ نمونەکە ئێمە مامۆستایەکی وەکو جاندۆست دێنی مامۆستا جاندۆست ئەزمونێکی هەیە کەسێکە باڵێن لەسەر بابەتی نەتەوە سازی ئیش دەکا بەڕاستی یاخود باڵێن کە شاعرێک وەکو مامۆستا سەرکەوت ڕەسوول دێنین مامۆستا سەرکەوت ڕەسوول ئەو کەسێکە لە جیلی پێشووتاوەکو ئێستاش بەردەوامە لە نووسینی شاعر ئەوەی دیکە ئەو ماوەیە باڵێن زیاتر گرنگیمان بە کاروباری لاواندا و بۆ پێیکە وەرزی هاوینە گەنجانمان زیاتر دەست بەتاڵن پێمان باش و کە لە ڕێکردنەوەی پرۆژەی لای کارامە هەندێک باڵێن گەنجانی خۆمان لەو شووە سوود ببینن وەجگە لەوە شێمە لە ڕۆژی دامەزراند یاخود باڵێن لە ڕۆژی جیهانی لاواندا ئێمە لە شەودا چالەکێکی هونەری و باڵێن ئەدەبیمان هەبووە بۆ گەنجانی دەبەرەکەمە بۆ پرۆژەی لاوی کارامە تاکە پرۆژێنێکە ئێمە بۆ گەنجان کردێتوانەوە پێشتری شێمە خولی ئامادەکردنی چاک بۆ بازاڕی کارمان ئەنجام داوە کە باڵێن لە مانگی 12 تاکو مانگی یەک لە ماوەی 4 هەفتەدا و لە هەفتەی ڕۆژێکدا کە کۆی کاژمێرەکانی نزیکەی 12 کاژمێر بووە ئەو خولەشمان بۆ گەنجانی دەبەرەکەمان کردێتەوە. بەڵێ کاک ڕێژیار اینجا بەڕاستی گفتوگۆ لەگەڵ تۆ خۆشە هەک بەی سەنتەی ڕۆشنبیری سۆران هەک بەی پڕە بەڵام هاوکارانم ئاماژەی بۆ دەکەن کاتی پرۆگرامەکە کەمالە کۆتاییدا دەتەوێت چی بڵێ. من لە کۆتاییدا دەستخۆشی سوپاس تایبەتم هەیە بۆ زاری کرمانج بۆ پرۆگرامە هەروەها سوپاس و دەستخۆشی تایبەتم هەیە بۆ هەموو بە ڕێزانی کە ڕۆژێک لە ڕۆژان خزمەتی سەنتەری ڕۆشنبیری سۆرانیان کردەوە گەردەنگ و ڕەنگی ئەمەیان پێبگات بەڕاستی پێشنیار دەکەین و پێمان خۆشەکە ڕۆژێک بتوانین هەموویان لەسەر مێزێک کۆ بکەینەوە هەموو کوڕێزگرتن لە ڕابردووی ئەوان و هەموو شوەکو ئاڵوگۆڕکردنی بیر و ڕابوو زیاتر بەرەو پێشبردننی سەنتەری ڕۆشنبیری سۆران و زۆر سپاس دووبارەی بەڵێ سەرکەوتوو بن ڕێگاتان کراوە بێ هیوادارم بەردەوام بن هیچ شتێک نەتان وەستێنێتن بەڵێ بینەرانی خۆشەوی زۆر سپاس بۆ ڕێژیار محەممەد سەرۆکی سەنتەری ڕۆشنبیری سۆران کامڕۆ لە نێو ستۆدیۆ لەگەڵمان بوو تاڵپێکی تر و پرۆگرامێکی تر بەخواتان دەست پێرم خواتان لەگەڵ